باسی زۆربوونی ڕێژەی بەرەمهێنانەکەین لە هەرێمی کوردستانە و ئێمە چۆن بتوانین لەم هەرێمەمانە بەپێی ڕێژەی دانیشتوانمان بەپێی ئەو سەژمێرەی ساڵانە ئەکرێ و ڕێژەکە لە زیادبووندا پێویستمان بە بەرەمهێنانی ناوخۆیی هەیە. هەمیشە باسی ئەومان کرۆ بەرهەمی ناوخۆی گرنگی و تایبەتمەندی خۆی لە چیا بینێتەوە و لە هەمان کاتیشتا کە بەرهەمی ناوخۆیتە بوو دەستی کاری ناوخۆیتە بێت کە بەرهەمی ناوخۆیتە بوو ئەتوانیت کۆمەڵێک لەو بەرهەمانی کە جوتیاران لە بواری کوشت و کاڵە بەرەمێنن ئەمە بەرەمێنی لە بواری پیشەسازیە لە هەموو بوارەکانی ترا گرنگی و تایبەتمەندی خۆیە بێ. لەم ساڵانەی داهاتووە کە بینیومانە بەرەمێنان لە هەرێمی کوردستانە بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە لەوەی کە بەشی ناوخۆ دابین کات و هەناردەی دەرەوەی وڵاتیش بکرێت بتوانانی ئاڵگۆڕێکی بازرگانی دروست ببێت. لەم نێوەندەیە تا چەند لە ڕووی ئابوووریەوە ئەتوانین بژێ بخینە ناو هەرێمەکەمانەوە و ئایا تا چەند بەپێی ئامار ئێمە لە ڕێگەی ئەو سنوورانەی وڵاتەکانی دراوسێمان پەیوەندی ئابووری و بازرگانی و هەروەها بەروبوومان هەیە تا چەند توانیمانە ئێمەش بەروبوومی خۆمان ئاشنا بکەین بەوان و ئێمە لەمانەیە گفتوگۆکەین و وە کۆمەڵی پرسیاری جەوهەریشەیە کە ئایا ئێمە توانین وەکو هەرێمی کوردستان لە ڕێگەی بەروبوومی ناوخۆیەوە بتوانین بژێوەیەکی باش و لایەنێکی دارایی بۆ خۆمان بەردەست بێت ئەگەر نییە هۆکارەکەی بۆ چیە گەڕێتەوە و ئێمە چۆن ئەتوانین خاڵە سنووریەکانمان بکەین بە دەواازەیەک کە و بەروبوومانەی هەمانە بتوانین هەناردەی وڵاتانی دەرەوە بکەین. گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز خات و گوڵاڵە سەدیق وەکو شارەزا لە بواری داراییە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لایەمە میوانە. خات و گوڵاڵە زۆر بەخێر بێبیانیت باش. باینتان باش سپاسانەکەم و سڵاو و ڕێزمەیە بۆ هەموو بینەرانی کەناڵی کورساک. زۆر سپاس بۆ ئامادەبوون. سەرەتا با لە گرنگی بەرەمهێنان خۆی لە چیا بینێتەوە؟ ئەگەر باسی بەرهەمێنان بکەین بەرهەمێنان لەپێش بزانین بەرهەمێنان چییە؟ هەر عملەیە کە ئینتاجێکی هەبێ بۆ بەکارهێنانیا بەروومێکە دەستکەوتێکمان هەبێ بۆ بەکارهێنانیا ئەو ئینپوتانە هەیە لە مەوادی خام کە ئاوتپوت دەکرێت و خەڵک بەکارهێنێت ئەمە پێوتێ بەرهێمێنان. ئەمەش لە پێناوی چیا لە پێناوی منفعەیەکی مادیایە لە کۆنەوە خەڵک یعنی هەر لە پێش ئەوەی لە سەرەتا دروستبوونی مرۆڤایەتیەوە خەڵک دەستی کردو بە بەرهێنان و بۆ دابینکردنی بژێوی ڕۆژانەی خۆی ئەویش کە دەستی کردو بە ئاژەڵداری کردویان کاری کشت و کاڵی کردووە وردە وردە لەگەڵ گەشە سەندنی بوارەکانی ژیانە و لەگەڵ تەواوکردنی پێشکەوتنی کایەکانی ژیان و پێشچوونی مرۆڤایەتی و بەهۆی پێداویستی ئەو پێداویستیانێک کە مرۆڤێتی بۆ ئەوەی ژیانی بە ئاسانتر بەڕێبکات دەوکو لە جاران وردە وردە ئەو کەسانی کە بڵێن خاوەنی بیرروهۆشێکی باش و دەستیان کردەوە بەرهێنان لە هەموو کایەکانە هەر لە کایە بۆ نمونە لە دروستکردنی خانوبەرەوە بیا لە ڕێگەوبانەوە بیا لە ئۆتۆمبیلەوە بێیان هەر وەسیلەیەک بێت کە ئێمە لە ئێستادا بەکارهێنین سەرنجامی ئەو گەشە سەندنی ئابووریە بوو کە لە سەرتادا ڕوویداوە. لە ڕاستیدا ئەگەر جاران بۆ نمونە داگیرکردنی وڵاتان لە ڕێگەی چەکەوە بوو بیا لە ڕێگەی سەربازی و بێت ئەوە ئێستا گۆڕاوە سەردەمەکەی گۆڕاوە لە ڕێی پیشەسازی و بەرهێنانەوەی کاتێک کە تۆ بازاڕی وڵاتێکە بینی پڕ بۆ لە کاڵای وڵاتێکی تر ئۆتۆماتیکی ئەم وڵاتە داگیر کراوە بازرگانی یانیان ئابووری یانیا لە ڕووی بەرهەمەوە داگیر کراوە لە ڕووی ئەو وڵاتی بەرهەمێنە هێنەرەکانەوە کە ئەمەش لە ئێستادا هەر وڵاتێک فریای خۆی نەکەی وردە وردە لەو قیتارە دووە ئەکەوێت کاتێک ئەبینێ کە هەموو کاڵەکانی هاوردە کاتوم و هیچ شتێکی ئەوتۆ ئینتاجێکی ئەوتۆی نییە کە شایانی تەمۆحی ئەوە بێت کە هەناردی دەرەوە بکرێت. زۆر باشە. جا گوڵاڵە خان بەوەی کە وڵاتێک لە ڕووی ئابووریەوە تا ڕادێک بەرگە بگرێت ئەگەر کێشەیەکی بۆ دروست بوو ئەگەر سنوورەکانی داخرا ئەبێت لە چکان لە بوارەکانی بەرهەمهێنان ئەم و بەرهێنانی کردبێت بۆ ئەوەی کە دەرەقەت بێت بۆ ئەوەی کە تا ڕادێک ئابووری پشتبەست و بەخۆی بێت. ئێمە ئەگەر باسێکی عێراق بکەین کە ئێستا بەگشتی و هەرێمی کوردستان بە تایبەتی بەداخەوە ئەگەر ئێمە مقارنەی عێراق بکەین لە پێش ساڵی 92ەوە کاتێکە عێراق پەلاماری کۆیتی داگیر کرد ئێمە ئەزانین هەموو ئابووری لەگەڵ سیاسەتا دوو ڕووی دراوێکن کاتێکە وڵاتێک لە ڕووی سیاسیەوە شکستێنەیە لە ڕووی سیاسیەوە تووشی قەیرانێکە بێ ئەوە ئۆتۆماتیکی لە ڕووی ئابووریەکەشەوە تووشی قەیرانە بێت. کاتێکە عێراق پەلاماری وڵاتی کۆیتیە ئەو بەهۆی ئەو ئابلوقانەیە کە خراوە سەر عێراق وردە وردە کارگەکانی عێراقیا بەروبوومی عێراق پاشە کشەی کرد
لە زمنی ئەمە هەرێمی کوردستان بەدەر نەبوو چونکە کاتێک کە ئابڵوقی ئابووری خراە سەر عێراق هەموو نرخی کاڵا و شمەکەکانی ئەو مەوادە خامانەی کە لە ناو کارگەکانە بەکارێنا بەرز بووە لەبەرەوە قابلیەتی ئەوە نەما کە ناو بەروومی ناوخۆی دروست بکرێت چونکە کاتێک کە مەوادەکە تۆ بە گرانی کڕئێنی هێنانی کاڵایەک لە دەرەوە زۆر هەرزانترەکەوێت کە لەوە تۆ کاڵەکە لە ناوخۆی خۆ تا دروستکەی وردە بڵێن ئابووری عێراقیان بەرهەمی ناوخۆی عێراق ڕوو لە کەمی کرد و لە دوای ساڵی 2023 کە خەڵک زۆر بەوە خۆشحاڵ و کە ئیتر ئاهێکە گەڕێت و بەبەر عێراقیەکانەوە ئیتر گەنجەکانمان بەئیش نابێت یا هەلی کار دامەزرێت و کارگەکانەکەوێتەوەش دوی سانەوە بەهۆی ئەو وڵاتانەی کە لە دەور و پشتمانەوەن کە بەرژەوەندی ئابووری یا بەرژەوەندی خۆیانیان هەیە و عێراقیان کردووە بە مۆڵگەیەک بۆ ساختکردنەوەی کاڵەکانی خۆیان دووبارە نیان هێشتووە کە عێراق بکەوێتە سەرپێی خۆی وە پێکاتێک کە وڵاتێک کە بێوێت گەشە سندن بە ئینتاجی ناوخۆی خۆی بات ئەبێ بیر لەوە بکاتەوە کە لە بەسیترین شتەوە بۆ نمونە کە لە دەرزیەکەوە کە ئیتر ئاسانترین شتە دروستی بکات هیچ نەبێ ئێمە نامانەوە لەم قۆناغی ئێستادا هەرێمی کوردستانی عێراق بگاتە ئاستەوەی کە ئۆتۆمبیل دروستکە ئەگەر لەسەر ئاستی دەوڵەتە عێراق ئۆتۆمبیل دروستکە یا شەریکەی تەجمیعی سایراتی هەبێ ئەمە شتێکی ئاساییە یعنی شتێکە چووکە لە پێشووتر شەریکاتی تەجمیع هەبووە لە عێراق و کە ئەجیزەی کارەباییان تەجمیع کردووە یان کە کاڵەوشمەکی تریان تەجمیع کردووە بەڵام لە هەرێمی کوردستانە ئەبێ لە ئاستێکی ئەوە بێ کە هەر هیچ نەبێ لە 150 زیاتری ئەو پێداویستە ناوخوانەی خۆمان کە ئەتوانێت دروست بکرێت لە ناوخۆی خۆمانە دروست بکرێت بەڵام بەداخەوە هەتاکو ئێستش ئەو ئینتاجانێک کە لە ناو هەرێمی کوردستانە هەیە لە جێی تموحانەیە ئەو تا ئەبینین زۆربەی کاڵەکانمان دووبارە لە دەرەوە هێنرێت لە کاتێکا کە هەر مەترسیەکە بێ لەسەر داخستنی سوورنەرەکان لێمان ئەبینین کە بۆ نمونە بەسیترین شت لە ناو بازاڕەکانە کیلۆی تەماتە کەیکێن یعنی دائما ئەمە لە ناو قسەی ناوخۆمانەڵێن کیلۆی تەماتەیاتی کیلۆی خێر چنێک بەرزەبێت و بەرزبوونەوە بەخۆیەوە بینێت زۆر باشە ئێمە هەڵسەنگاندنێک بکەین بۆی کە وڵاتە پێشکەوتۆکان ئەوانەی ڕێژەی دانیشتوانیان زۆرەوە بەرهەمهێنانیان زۆرە هیچ لە وڵاتانە وڵاتی چینە یعنی بەدەر لەوەی کە ڕێژەی بەرهەمێنانی لە ئاستێکی بەرزە لە جیهانە هەناردەکردنیشی زۆرە بەڵام لەگەڵ هەناردەکردنەکەشیە ئاستی هەناردنەکانی جیاوازە بە پێی کوالێتی ئەو بەرهەمێنانەی کاینێرە ینی تەنانەت هەرێمی کوردستانی پشکی هەیە لە وڵاتی چین کە بتوانێت بەرهەم لێوە بێنێتە ناو هەرێمی کوردستانەوە بەڵام بە پێی کوالێتەکەی و بە پێی چونکە تۆ بەرهەمێنانت کرد بازرگانی دروستە بێ بازرگانیەکانیش لە بینی سنوورەکانە کەواتە ئێمە لە ئێستا لەم ساڵانی داهاتووە کۆمەڵێک کارگەمان دامەزراندووە لە ناو شارەکانی هەرێمی کوردستانە و ئەم کارگانەش بە گشتی لەوانەیە زۆر سوودیان هەبێ بۆ تەواوی عێراق و دوجاریش توانین ئێمە سنوورەکان تێپەڕکەین بە پێی ئەوەی کە لە برایم خەلیل لە باشماخ لە حاجی وەمەران لە پەروێزخان ئەمانەش هەمویان ڕێژەی خۆیان هەیە کە مۆڵەتیان هەیە کەمانە هەناردە بکرێن ئێمە توانیمانە بە شێوەیەکی باش بەرهەمی ناوخۆی پڕکەینەوە و بتوانین هەناردەی دەرەوەشی بکەین هەم بەرهەمەکەمان بناسێنین هەم توانین ئاڵوگۆڕێکی بازرگانی و لە ڕووی داراییشەوە بتوانین ئابوورێکی باش بۆ ناوچەکەمان دروستکەین من ئومێد دەکەم لە هەرێمی کوردستانە عێراقیش بەگشتی چونکە بین نەتیجە ئێمە هەتاکو ئێستا سەر بە دەوڵەتی عێراقی نەتاکو ئێستا سەر و کۆمارمان کوردەوە خەڵکی سلێمانیە لەبەرەوە ئەگەر ئێمە هیوایەک بخوازن بۆ هەرێمی کوردستان ئەبێ هیواکەشمان بخوازن بۆ عێراق تا ئەو کاتێک کە بەتەواوەتی ئەگەر ئێمە کیانێکی بەتەواوەتی دابڕاو دروستکەین لە عێراقا من ئومێداوارم یعنی ئینتاجەکانمان ئەوەنە زۆر بێت ڕێگە نەدرێ ئەم پارانەی کە لە ڕێگەی سنوورەکانەوە ئەچێتە دەرەوە یعنی ئەگەرە تاکو ئێستا ئینتاجێکمان هەبێ لە جێی تموحی خەڵکانیە خەڵک دائیمەن داوای باشترەکات کە ئێمە دوو جۆر ئینتاجمان هەیە ئینتاجێکی ئەگەر ناتیجی محلیە بۆ نمونە ئەوانەی کە لەسەر ئاستی وڵاتە بەرهەمێنن ئینتاجێکی ئینتاجی وەتەنیە ئینتاجی وەتەنی و محلی فەرقی چییە من حەزەکەم هەرێمی کوردستان بگاتە ئاسێک کە ناتیجی وەتەنیمان هەبێ هەرێمی کوردستان ئەو کاڵانی کە دروستێکات و هەناردەی دەرەوەی ئەکات خۆی کارگەی براندی خۆی هەبێ لە وڵاتانە کە دروستەکرێ بۆ ئەوی بۆکو ئینتاجێکی وەتەنی بگەڕێتەوە لە وڵاتانە بۆ نمونە چۆن ئێستا شەریکەی تۆتا بڵێن فەرعی هەیە لە وڵاتانی ترە ئەمە وەکو ناتیجێکی وەتەنی بۆ وڵاتی یابان سەیرەکرێ بەڵام ئەوەی کە لە ناوخۆی خۆیان دروست دەکرێت و بۆ ناوخۆی خۆیانە ئەمە ئینتاجە محەلەکانە لەبەرەوە هەتاوەکو ئێستا من ئەگەر پێچەوانەی ڕێی جەنابەت بڵێن ڕێەکەی خۆم بگێنم ئەوەی کە لە هەرێمی کوردستانە ئەگوزارێت لە جێی تموحی بۆ نمونە ئەو کەسانە نییە کە چاودێری ئاباری داراییەکەن چاودێری باری ئابووریەکەن چونکە ئێمە سیر دەکەین کە دەواازەکانمان چەند داهاتی کەمە کاتێک کە داهاتەکەی کەمە بێت بە تایبەتی یعنی ئەگەر نەبێ بەلایەنگیری هی باشماخ و پەرۆسخان
لەوەتەی کە دوو مەرزکراوەتەوە بۆ نمونە لە لای خانەقینەوە لە لای حاجی وەمەرانەوە بە تابەتی داهاتێ سنوورەکەمی کردو ئەبینین مانگانە ئێمە لەبەر ئەوەی اعتمادی کولیمان لەسەر نەوتا بە دەرەجەی یەک و لەسەر خاڵە سنوورەکانە کێشە بوو موچەی فەرمانبەران دروستە بێ بەڵام لە کاتێکا کە ئێمە ئینتاجێکی ناوخۆی ئەوتۆمان هەبوو هەلیکەی کاری ئەوتۆمان ڕەخسان هیچ پێویستێکمان نەبێ بەو پارەی کە لە دەواازەکان و دەسمانەکەی و تەنها وەکو احتیاتێکی بانکی تەماشاکەین ئەو کاتە من ئەڵێم وڵا هەرێمی کوردستان هەدەفەکەی خۆی پێکاوە بەڵام لەبەر ئەوەی هەتاوکوی ئێستا ئێمە بە کۆکردنەوەی ئەم پارانێکە لە خاڵە سنوورەکانمانە چ هەناردەکردن بێ یا چ هاوردەکردن بێت دەستمان بکەوێ تاکۆستنی توانی و ئیکتیفای ذاتیمان بکە لەبەرەوە بەڵام بەپێی ناوچەکان گۆڕانکاریشی گۆڕانکاری هەیە بەڵێ هەم لە کۆکردنەوەی داهاتە هەم لە دابشکردنی داهاتە تا ئێستا دوێنێ وەزارەتی دارایی لەسەر مەبنای ئەو لێت تێگەشتێکە لە بینی سەرۆکی حکوومەت و جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێما کراوە بڕیاری ئەوە دراوە کە داهاتە کان کۆ بکرێتەوە مرکزی بێت و لە هەژمارێکی حسابیا بێت و داخراو بێ لە ڕاستیدا ئەگەر ئەمە جێبەجێ بکرێ و بەدات پەروەرانە دووبارە ئێڵێمە بەدات پەروەران جێبەجێ بکرێ چۆن بۆ نمونە خاڵێکی گومرگی لە ئیبراهیم خەلیل یا خاڵێکی گومرگی لە پەروێزخانە هەردووک لە بە هەمان چاودێری دارایی و بە هەمان ڕقابەی ئیداری و داراییەوە داهاتەکانی کۆ بکرێتەوە جێی خۆشحاڵیە و ئەبێتە مایی بژادنەوەی هیچ نەبێت ئەو یەدەکەی ئێمە تاکو سەبیرمانە چێ دەکی نەختینەیەمان نیە لە هەرێمی کوردستانە یعنی دەم و دەست ئەوەی دەستمانەکەوێت یەکسەر دابەشەکەین بەسەر موچەیە هەتاکو ئێستا ئێمە هیچ احتیاتێکمانی هەتاکو ئێستا ئەو پارانەی کە ئەبڕ لە خانە نشینان هیچ سندوقێکی نییە ئەو سولفانەی کە وەختی خۆی دراوە چ زەواج بێت چ پێشینەی بڵێن خان و بەرەبێ خۆی وایە سندوقێکی تایبەتی هەبوایە تەدویر بکرایەتەوە بەڵام هیچمانی و دەم و دەست ئەوەی دەستمان کەوتووە خوراوە من هیوادارم لەمە و لە ئەگەر لە پێشەوە هەر کەم و کورتێکمان هەبێت لەمە و دوام ئێمە خاڵێک دابنێن دەستکەین بە سەردەمێکی نوێ هەموو داهاتەکانمان چۆن بە مرکزی کۆکرێتەوە بە شێوازێکی دادپەروەرانش دابش بکرێتەوە چ لە ڕووی پرۆژە خزمەتگوزاریەکانەوە بێ یا چ لە ڕووی دابشکردن بێ لە ڕووی موچەوە کاتە هەربان لەسەر ئەم بابەتی بەرهەمهێنانە زیاتر گفتگۆکەم بۆی کە لە تاوەرەکەش دوور نەکەوینەوە خات و گوڵاڵە لە هەرێمی کوردستان ئەگەر هەر بە نمونە بیهێنینەوە ئەبینین سەرمایەکە هەیە پارەکە هەیە ئێستا ئەو نەوتێک کە ئەفرۆشێت بەپێی نرخی ڕۆژیش کە بێگومان زەن گۆڕانکاری بەسەریادێ ئەبێ لە پاڵ سەرمایەیە چیتر هەبێت بۆ ئەوەی کە بکرێت ئەم ئابووریە هیوایەکی پێ ببەسرێت من تەسەوڕ ناکەم دوورکەوت بێتینەوە لە بابەتە چونکە بۆ بەرهێنان پەیوەندی بە داهاتەوەی ئینسان بۆچی وە بەرهێنانەکات کاتێک کەسێکە ئێمە بۆ بەرهێنانمان هەیە بۆ نمونە لەسەر ئاستی دەوڵەتە سەیری بکەین بۆ بەرهێنانمان هەیە تەنها بۆ بازاڕە و بەرهێنانێکمانی و بەرهێنانی عامەکە ئەمە خزمەتگوزاریەکانی شەگرێتەوە و بەرهێنانێکیشمانەیە تاک لە ئاستی خۆیان ئەیکات کاتێک کە تاکێکیش لە ئاستی خۆیان بۆ لایەنی و بەرهێنان بۆ دوو مەبەستە بۆ لە مەبەستی مادی بۆ مەبەستی معنەوی بۆ مەبەستە مادیەکە بۆچی بەکارێنی مادەکە حتمما بۆ موچە بەکارێنی بۆ وانە بۆ پرۆژە بۆ ئەمانە بەکارێن لە معنەویە بۆ کاتێک کەسێک کە خوێندن تەواو ئەکات بڵێن تەطویر پێشکەوتن بەخۆی ئەدات ئەمە معنەوی بۆ خۆی یا هەندێک کەس ئەبینی باخداری ئەکات بەڵام نایفرۆشێت تەنها بۆ خۆیتی ئاژەڵداری ئەکات بەروومەکەی نافرۆشێت تەنها بۆ خۆیتی کەواتە هەموو بۆ بەرهێنانێک هەدف لێی بەکارهێنان و منفعی مادیە لەبەرەوە من تەسەوڕ دوورکەوت بێتەوە زۆر گرنگی تیابوو من ویستم ئاماژە بۆ بین بووی هیچ کاتێک دوور ناکەینەوە کێمە باسی خاڵە سنووریەکانەکەین و بەرەمێنانەکەین گەڕانەوەی ماداکەین و گەڕانەوەی موچاکەین هەر هەمووی بێز پەیوەستە بە یەکترەوە بەڵام ئێستا سەرۆکی یەکێتی هەناردە لە هەرێمی کوردستان ئاماژەی بەوەیەوە ئەوەی کە بەڕێز ئاماژەی پێبێ هاوسەنگی هەبێت بەڵام بۆ نمونە لە ئیبراهیم خەلیل 141 مۆڵەتی هەناردە هەیە بۆ دەرەوە بەڵام لە باشماغ 28 هەیە لە حاجی وەمەران 21 هەیە ئەم جیاوازیە وا ناکات ناهاوسەنگێک دروست کات لەوەی کە چۆن تۆ بەروبووم هەنارداکەیت و لە دوای ئەوە مادەیەک وەرەگریتەوە کە بتوانی بەپی ناوچەکان موچەی لێدا بەش بکەیت لە پێش ئەگەر وەڵامی برسارەکەی خاتون بەمە بۆ ئەوی ئێمە کاتێک کە سەرمایە کە دەبێ هەموو ئینسانە کاتێک کە سەرمایەکی هەیە
ئەگەر بێت و سەرمایەکەت هەتونتون دەستی پێوە بگریت خۆی هەندێک جار خۆشەویستی زۆر کوشتنە هەندێک دایکێ منداڵەکەی ئەوەنە تون ئەگرێ ئەوەنە تون ئەگرێ بۆی لە دەستی دەرنەچێت بەڵام سیرێکات تووشی هزار نەخۆشی نەفسی و دەردەسەری کردووە لەبەر ئەوە کاتێک کە تۆ سەرمایەکە لە بەردەسایە ئەگەر تۆ بێت ئەم سەرمایەت قەپات کەیت و دەستی لێنەی دووردە وردە سیرەکەی کە ڕۆژ بە ڕۆژ بەهۆی ئەوەی کە دایمەن بڵێن بۆ بەرهێنان لە پێشکەوتنایە سیرەکەی حەجمی پارەکەی تۆ بچوو بۆتەوە چونکە دایمەن ڕۆژ بە ڕۆژ کاڵە و شمەکەکان لە بازاڕە نرخەکانیان گرانە بێن لەبەرەوە هەموو سەرمایەک پێویستی بە عەقڵێک هەیە کە ئەم سەرمایە وەگەڕ بخات کاتێک کە تۆ ئەم سەرمایەت وەگەڕ نەخست کەواتە تۆ هاتیت ئەم سەرمایەت کوشت کاتێک کە سەرمایەکە ئەکوژی ئەمە نەتیجەیە بوو ئەوەیە کە تۆ هیچ گەشە سندنێک هیچ هەلێکی کارە نەڕەخسان هیچ پێشکەوتنێکە نەکرد هیچ مەوادێک کە تۆ تەزدیر نەکرد کەواتە بوون و نەبوونی ئەم سەرمایەکە عەقڵێکی بازرگانی عەقڵێکی ئیداری لەگەڵانە بێ نەبوونی سەرمایەکە باشترە هەریش نێ بە تۆ نەبوونی سەرمایەکە خەفەت ناخۆی ئەڵێ وەڵای من هیچم نییە بەڵام کاتێک کە تۆ سەرمایەکە لە بەردەسای و عەقڵەتێکی وانیە بەڕێبە ئەو کاتە خەڵکەکە ئەکەوێتە نیگەرانی و خەفەت خواردن و ڕخ نەگرێ سەبارەت بۆ جیاوازەی کە لە نێوان بڵێن مۆڵەتەکانە هەیە لە ڕاستیە پێویستە یعنی پێداچوونەوەیەک بەوا بکرێم لەبەر ئەوەی ئەگەر بڕیار بێ ئێمە هەرێمی کوردستان هەرێمێکی یەکگرتوو بێ ئەگەر ئێمە حکومەتێکی یەکگرتووی هەرێمی کوردستانمانە بێ ئەگەر پەرلەمانێکمان هەبێ کە یەکگرتووە کەواتە پێویستە ئێمە داهاتێکی یەکگرتوومانە بێت پێویستە هەلی کارەکان بە یەکسانی تۆزیعکرێ کاتێک کە تۆ پرۆژەیەک لە بۆ نمونە لە موقعی ئەلف دروست دەکەیت و لە موقعی بای دروست ناکەی کەواتە تۆ ئۆتۆماتیکی هەلی کارت ڕەخساندووە لە موقعی ئەلفا و موقعی باد بێبەش کردووە لەم هەلی کارانە لەبەر ئەوە دادپەروەری زۆر گرنگە لە دابەشکردنی سەرمایە کاتێک باوکێک کە دوو مناڵ یا سێ مناڵی هەیە مناڵەکان هەستی پێکەن کە باوکەکە لە ڕووی داراییەوە یا لە ڕووی ئیحتیمامات و ئیحتیمام بەکامیانێ ئەم جیاوازیە ئەبێتە سراعێک لە بینی نەوەکانە دروستە بێ من هیوادارم لەمە ولا چونکە هەرێمی کوردستان زۆری چەشتووە لە ساڵی 91 بەدواوە خەڵک هەموو شتێکی قبول کرد بێکارەبایی قبول کرد بێنەوتی قبول کرد خەڵک ئەچوو ئەشای ناوماڵەکەی خۆی ئەفرۆشت بۆ ئەوەی چەنان شیعارە بەرز کرابۆ کە هاوڵاتی سەری بەرزی بۆ موچە نەویناکە یعنی بەسە ئێمە هەموو هاوڵاتیان ئەبینن کە هەرێمی کوردستان داهاتێکی زۆر باشیە ئێستا لە دوای ئەوەی کە ئەو ڕێکەوتنش کە لەگەڵ بەغدادا کراوە دووبارە من هیوادارم گەشە سندنێکی ئەو تۆی ئابووری لە ناو هەرێمی کوردستانە بەدی بێت ئینتاجی مەحەلیمان ئەوەنە زۆر ببێت تەنانەت لە کاتی داخستنی سنوورەکانە نەک کاڵەکان گران نەبێ بەڵکو هەرزانتر بێ چونکە ئەمە دەستی ناخۆیە و احتیمادی کولی لەسەر دەستی ناخۆی و خۆشمان هاندانێکی ئەو تۆ یعنی حملەیەکی يعني توعية واب هبيت كاتك إما كالايكي ناوخويم هبيت كواليتيكي أو أنا باش بيت منافسة كواليتي كانت من لبر خاطرين أويك أم كالاي ناوخويم ساغبتوا هاني خلق بمك كالا ناوخويا كبكرتو بلين نسشت بروري أو كالاني كلا درويت جا ئەمە هەموو کاتێککە بەرناماکە لەسەر کۆمەڵک لە تەورەکان بەبستمانەوەی هەم هۆشیاری دروست بکەن هەم ڕاست ئەوەی کاگەر ئیشەڵا کەسانێک کە دەسەڵاتدارن گوێیان لە ئەم بەرنامانە گرت وەکو پێشنیارێک بێت بۆیان و ئەوەی کە زیاتر ئەمانەوێت قسە بکەین لەسەر بەرهەمهێنان و ڕێگە دروستەکانی ئێستا جەناب لە میانەی قسەکانت ئاماژەت بۆ ئەوە کرد کە بۆ نمونە ئەوەی کە لە ئێستاە ئەکرێت لە ئاستی تموحی بۆ نمونە ئابووری ناسەکانی ئێمە لەوانەیە زۆر نەبێ ئێمە لە بواری کشت و کاڵە سرمایه گذاری و بەرهێنان کراوە تا ڕادەیە کە زیاتر هەوڵەکان ژانێت تاکە کەسی بێت واتە جوتیارەکان خۆیان کردبێتە ئەبێ هەنگاوەکان بە چ شێوەیەک بێت کە بۆ نمونە هەر ئێستا لە بواری کشت و کاڵ ئێمە تا ڕادەیەک سربەخۆییمان هەبێت بە چ شێوەیەک لە ڕووی ئابووریانەوە ئەبێ هەنگاو بنرێت لە بوارە جیازەکان بە کشت و کاڵیشەوە ئێمە تەنها بۆ نمونە ئەوەی کە لە ئێستادا کە زۆر باسی لێوەکرێ کشت و کاڵە بەڵام کشت و کاڵەکەش بەداخەوە لە ڕێی لە جێ تموحانیە کاتێکە هاوڵاتی بۆ نمونە بە زۆرترین بەروبوومی هەرێمی کوردستان چونکە بە زۆری ئەرزەکانی بڵێن دەیمە بەراوی کەمە زیاتر لە دانەوەڵە خۆی ئەبینێتەوە ئەم دانیوەڵانە ئەگەر بێت و ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر ئێمە بانی حکوومەتی عێراقی دانیوەڵەکەمان لێ وەرنەگرێت ئەوە ئێمە هەمووی گەرمەکە لەوێ ئەکەوێت و یعنی نازانین چی لێ بکەین کەواتە هەتا کۆستە ئێمە هیچ پلانێکی ئەوتۆماندانە ناو بۆ دوای ئەوەی ئەگەر ئێت و بێت و ئەمە حکوومەتی عێراقی لێمانی وەرنەگرێت هەتاکو ئێستا بە حکوومەتی عێراقیشەوە ئەم دانیوەڵایە ئەم گەرمەکە لە هاوڵاتیان وەرەگرێ بەڵام ئاردێکی زۆر هاوردەی ناو عێراقەکرێ ئەبێ
حکومت چ لەسەر ئاستی عێراقا بێ لەسەر ئاستی کوردستانە بێ کاتێکە بڕیاری ئەوەی داوە گەنم لە هاوڵاتیان وەربگرێتەوە ئەبێ کوڵەتی ئاردەکەی ئەوەنە باش بکات کە هاوڵاتی ناچار نەبێ بەوەی کەن بچێ کە ئاردێکی هاوردەکراو بکڕێن یا کاتێک کە بۆ نمونە تەماتە ئەکا خەیارەکە ئێمە ئەبینین زۆربەی زۆری بڵێن جوتیارەکانمان لە کاتی بەروبوومی تەماتەیە یا بەروبوومی خەیارەیە شووتیا ئەبینین لە داخە ئەچن شووتەکەی خۆیان فڕێن یا تەماتەکەی خۆیان فڕێن ئەبێ حکومەتی هەرێمی کوردستان دەستگرۆیی ئەم جوتیارانە بکە یەکەم پێشینیان باتێ هەندێک جوتیار هەیە ئەرزەکەی هەیە بەڵام دەسمایەکی ئەو توی نییە کە وەبەرهێنان لە زەوی زارەکە بکات چونکە هەموو وەبەرهێنانێک پێویستی بە دەسمایەکەیە ئێمە ئەو وڵاتانەی دەوروپشتمان ئەبینین دامی مادی جوتیارەکەن کاتێکە جوتیارەکە ئەبینێ و بەروبوومێکی زۆریە حکومت خۆی هەڵئەسێ بە کڕینەوەی ئەم بەروبوومە لە جوتیارەکە و بەهۆی بوونی کارگەکانی ناوخۆ خواردنی لە قوتونراوی تا دروستەکە بۆ نمونە دۆشاوی تەماتێ لێ دروستەکە یان شەربەت و ئەم شتانەی لێ دروستەکە ئەمە ئەگەر باسی بەروبوومە کشتتوکاڵەکان بکەین ئەگەر باسی بەروبوومی تریش بکەین ئەوە لە ڕاستیا پێویستمان بە بەرنامەی زیاترە بێت کە ئەمە باسیەوە بکەین ئەو بەروبوومانەشی کە لە هەرێمی کوردستانە هەیە محدودە هەتاوەکو ئێستا ئەگەر باسێکی وەبەرهێنان بکەین جگە لە کشتتوکاڵی ئەمە باسی ئاژەڵداری بکەین بۆچی ئێمە نین ئەو کەسانەی بۆ نمونە حکومت خۆی بۆ نمونە ئاژەڵێکی زۆر بکڕێن ئەو کەسانێک کە وەکو بڵێن وەکو شوان یان چاودێری ئاژەڵەکانەکەن حکومت بێت وەکو موچەخۆر موچیان باتێ بزانە حکومت لە ڕووی هەم لە ڕووی شیرەمەنیەوە ئیکتیفای ذاتیەکە نیای ناکەین یا لە ڕووی گۆشت و ئیکتیفای ذاتیەکە نیای ناکەین چونکە بەداخەوە ئێمە خەڵک ئێمە فێری موچە کراوە کاتێک کە تۆ بە شوانێک بڵێ یا بە کەسێک بڵێ یا کەلگەیەک بکەیتەوە ئێمە هەرێمی کوردستانیانی بەڕاستی کاچی سەیری شارباژێڕەکەی یعنی گریانە دێت بۆچی ئەم شارباژێڕە ئەم لە وەرگا باشە کە هەیە بۆچی بڵێن استغلال نەکراو بۆی بکرێ بە بڵێن شوێنی ئاژەڵداری یا ئێمە هەندێک شوێنی مەرعامان هەیە زۆر بەداخەوە کە من وای ئەڵێم کە تەلبەن کرا بە باخ و vێلە یعنی خۆزگا ئەمانە کە شوێنی ئاژەڵداری بوون ئێمە بمان توانایە حکومت بیتوانایە خۆی بەداهاتی خۆی بڵێن دروستی بکات و ئەو خەڵکانی کە لەوە ئیشەکەن وەکو موچە خۆرێک موچیان پێبە هەم حکومت بڵێن ئیسیفادەیە کردو هەم هاوڵاتیانن یعنی پرۆژە زۆرە تۆ باسی بکەی بەڵام تەسەور ناکەم لە بەرنامێکی کورتی وای ئێمە بتوانین فریای هەمووی بکەین خاتو گوڵاڵە لەگەڵ هەموو ئەمەی کە بەرەمهێنان زیاد کرێ دڵخۆشیێکی شەیە کە کۆمەڵێک کارگا ئێمە هەمیشە نەشڵین حکومت ئێستا لە هەموو جیانە پشت ئەڵێن کەرتی تایبەت ڕۆڵی تایبەتی ینی بۆ نمونە حکومە دەتوانێت مۆڵەت بات کەرتی تایبەت ئەتوانێت بێت کاربکە لەسەر ئەو کارگانە ئێستا کۆمەڵە کارگەمان هەیە لەو بەروبوومە کوشتتوکاڵیانەی کە زیاتەیە لە خۆمانانی بۆ نمونە ساڵانە کێشەوەمانە بوو لە پارێزگای هەڵەبجە ڕێژێکی زۆر هەنار هەبوو بە خۆشحاڵیەوە سێرەکەین ئێستا کۆمەڵە کارگەدانراوە لەوەی کە هەنارەکە بەکاربێنن بۆ کۆمەڵێ بابەتی ڕبهەناری لێ دروستەکان یاخود چەندین جار بۆ کۆمەڵی شەربەتی تایبەتی فرێشی لێ دروستەکان ئەوەشی کە زیابێ ئەینێرنە دەرەوە بە وڵاتانی دراوسێ بە دڵخۆشیەوە 16 کارگەی ڕۆنی ئۆتۆمبیلمان هەیە کە ئەمانە هەم بۆ پارێزگاکانی خواروی عێراق بۆ وڵاتە عەرەبیەکانی چێلەوانە کە سوودی لێ لوبنانە وڵاتی لوبنانە ئەم ڕێژانە لەگەڵ چەندین کارگەی تر کە بە باسی پیشەسازیش بکەین بۆ نمونە ئێمە بەرەمێنانی چیمەتوەیەکی باشمان کە ئەمەش بەشێکی باشی هەناری دەرەوەگرێ و بەشێکیشی ئەتوانی لە ناوخۆیان بەکاربێنین لە ڕووی بیناسازیەوە کە ئێمە ئامارانەمان لەبەردەستا بێ چی بکرێ بۆ ئەوەی کە ئێمە هەر نەڵێن حکومەت کەرتی تایبەت بێتە ئەم نێوەندەوە چونکە تۆ بۆ کارگەیەک دانەی ئەزانی 3000 دەستی کاری ناوخۆی زیاد ئیتر کەس چاوەڕێوە ناکە حکومەت دایمەزرێنێ ئەمە چه پلانێکی تری پێویستە بۆی کە بتوانین ئەم کارە لە ناوخۆی خۆمانە بکەین سێرکە هەتاکو ئێستا بۆیە ئێمە ئەڵێن حکومەت چونکە من پێشش بە جەنابتم ڕاگەیان کە ئەوەی کە هەیە ڕاستە هەیە ناڵێن نییە بەڵام لە جێ تموحانیە کاتێک کە بە ڕێژەیەکی زۆر هەتاکو ئێستا ئێمە دیقەت بێن بە ڕێژەیەکی زۆر فەرمانبەرانی کەرتی حکومیمان زۆرتر هەتاکو کەرتە تایبەتەکە لەبەر ئەوەی ئێمە چامان لە حکومەتە بەڵام ئەگەر بێت و کەرتە تایبەتەکە بیکاتۆشان بەشان و یاسایەکی بەڕاستی ئێمە پێویستە لە باسی ئەو یاسایانە بکەین ئەگەر من هاوڵاتیەک بم بە دوای هەلی کارا بگەڕم زیاتر هەوڵەیەم ئەگەر من حکومەت 200,000 باتێ ڕاکەم بۆ لای حکومەت بەڵام نەچم بۆ لای 500,000 کەرتی تایبەت بۆچی چونکە پاراستنی
مافی من لە ناو حکوومەتە هەتاوکو ئێستا باشترە هەتاوکو کەرتی تایبەت ئەگەر بێت و یاسایکی وا دابین بکرێت من خوشکم هەبووە لە کەرتی تایبەت بووە هەموو مانگێکی پارەی لێ بڕدراوە بەڵام دوایەوە شوێنەکان داخراوە یان وازی هێناوە یان بۆ من ئستغنای خەدەماتی کەسێک ئەەکەن دیقەتەیە کە ئەم بڵێن شایستەدارایانەی کە لی بڕدراوە نایدرێتەیە ئەو هەموو ساڵە خزمەتەی کە هەیەی بەهەدەر ڕۆشتووە لەبەر ئەوەیە یعنی ئێمە دایمەن ئەڵێن حکوومەتە تاوکو ئێستا یاسایکی وامانە مافی ئەو فەرمانبەرانە پارێزەکە لە ناو کەرتی تایبەتە ئیشەکەن من هیوادارم ئێمە هەنار هەناردەی دەرەوەکەین ڕاستە بەڵام هەنار هەناردەی دەرەوە ناکەین لەبەر ئەوەی هەنارەکە زۆر لە حەجمی وڵاتەکەی خۆمان زیاترە نەخێر لەبەر ئەوەی هەناردەی هەنارەکەین لەبەر ئەوەی ئەو نەوعەتی کە لە هەڵەبجا هەیە نەوعەتێکی باشە خەڵک بڵێن حەزی لێتیان تامێکی و بڵێن تایبەتمەندێکی باشتری هەیە لەو هەنارانە چونکە ئێمە زیاتر بڵێن لە هەرێمی کوردستانە هەتاوکو ئێستاش کەمترین مەوادی کیمیایی بەکارهێنین ئەوانەی کە بۆمان هاوردە ئەکرێت زیاتر مەوادی کیمیایی تایە بۆیە سەریشیان لە نرخیشا بڵێن هەرزانترە من هیوادارم لە بری ئەوەی کە فلاتێکی ئۆتۆمبیلێکی فلاتێکی دو ئۆتۆمبیلی لەسرە من هیوادارم من شەریکی تەجمیعی سارات لەکو ئەمە طموحی منە کە باسی یەکەم و هیواداریشم بکرێت بۆ ئەوەی هیچ نەبێت ئێمە ئەگەر بیت تۆ خزمەتی هاوڵاتەکەی خۆت بکەیت خزمەتی بکەیت ئەویش دڵسۆزە بێ بۆت بەڵام کاتێک کە تۆ خزمەتی نەکەیت ئەویش نەوعان مابۆ نمونە بڵێن هینێکی تایە یاخیبوونێکی تایە من هیوادارم یعنی دڵسۆز بین بۆ گەنجەکانی خۆمان بە تایبەتی چونکە بیرمانەچێ لە دوای 2011 لێ شاوێک گەنجمان هەیە کە دانەمەزراوە کاتێک کە من شەریکی تەجمیعی سارە بکەمەوە لە بری ئەوەی سەلاجە بخەمە ناو بۆ نمونە باخیرەوە بیهێنم و یان بە تیارە بیهێنم شەریکەی تەجمیعی سەلاجە بکەمەوە شەریکەی تەجمیعی هەموو ئەو ئەجیزە کارەبایانەی کە یان بۆ نمونە ئێستا هەندێک شەریکاتی تەجمیعی بۆ نمونە قەنف و ئەمانە هەیە یا تەنان مەعمەلیشمانە ئەمە جێ دڵخۆشیە چەندین هەلیکاری ڕەخساندو ئەگەر بێت و شەریکاتی تەجمیع ئەگەر ئێمە بۆ بەرهێنانەکەشی خۆمان نەبێت شەریکاتی تەجمیع بکەینەوە ئەوە هەلێکی کار زۆر بۆ خەڵک ئەڕەخسێەوە لە بری ئەوەی کە ئەو پارەشمان بچێتە دەرەوە ئەوە لە ناوخۆی خۆمانە پارەکە تەدویرەکات و هەموو تەدویرکردنێکی پارە زیاتر ئاوەدانی دروستەکە لە ناوخۆی خۆمانە دەست خۆش بێت زۆر زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان دەستەکانە خۆش بێت زۆر بەخێر بێت